هاوڕێیان ێژام کاتتان باش. دەستوور لە پڕێکدا بوو بە پرسێکی گرنگ لە هەرێمی کوردستان، بوو بە تۆپێک هەر لایەنێک بخوازیە لە بەرژەوەندی خۆی شەقێکی لێدەدات. چی وای کرد دەستوور وەک قارچک هەڵبتۆقێ؟ ئایا بەڕاستی کلێنی قانونی هەیە لە کوردستاندا کە دەستوور پڕی بکاتەوە، یان ئەمیش گەمەیەکی سیاسیە وەک گەمەی ڕیفراندەم؟ من ڕێبوار فەتاحم بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. بەر لەوەی بچمە نێو باسەکەمەوە چاوێکی خێرا بە مێژووی هەرێمی کوردستاندا دەجێڕم بۆ ئەوەی بزانم ئایا دەستوور هەرگیز پرس بووە لە ساڵی 1991ەوە تاکو ئەمڕۆ کوردستان بەدەست پارتی وێشێتیەوەیە کە دەکاتە 30 دانە ساڵی ڕەبق. هەتاکو ئەمڕۆ دەستوور پرس نەبووە. لە ساڵی 1991ەوە تاکو 92 بەرەی کوردستانی حکمی هەرێمی کوردستانی کردووە کە کۆبوونەوەیەک بووە یا گردبوونەوەیەک بووە لە هەموو حیزبەکان. دواتر لە ساڵی 1992 تاکو 94 حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە کە هەموو بنەمایەشی دەوڵەتی هەبووە لە ژێردەسەڵاتی حکوومەتی بەغدادا نەبووە. لە 94ەوە تاکو 98 پارتی وێشێتی لەسەر دەرامەتی کوردستان خوێنی 5 تا 8 هەزار کەسیان ڕشتووە. ئەوە ژمارە فەرمیەکانە. دیارە ژمارەی نافەرمی لەوە زۆر زیاترە. هەندێک کەس دەڵێن نزیکەی 15,000 کەس کوژراوە. پارتی دەڵێ یەکێتی 58,000 کەسی لە ناوچەی خۆی دەرکردووە. یەکێتی ژەڵەیە پارتی 48,000 کەسی لە ناوچەی دەسەڵاتی خۆی دەرکردووە. هەتا ئەمڕۆ هیچ دادگایەک دانەمەزراوە بۆ ئەوەی لەم کێشە گەورەیە بکۆڵێتەوە. هەتا ئەمڕۆ چارەنووسی زۆر کەس دیار نییە. هەتا ئەمڕۆ زۆر کەس ئاوارەیە. لە ساڵی 2003 کە هاوپەیمانان ڕژێمی سەدام حوسێنیان وەلانە دەرفەتێکی نوێ کرایەوە. لەو دەرفەتەدا دەستوور پێویست بوو، زۆر پێویست بوو هەرێمی کوردستان دەستوورێکی هەبوایە بۆ ئەوی بتوانێ بەو دەستوورە گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتی نوێی عێراقدا بکات. لە ساڵی 2005دا بە فشاری هێزی هاوپەیمان دەستوری عێراق دەنووسرێ، کوردیش بەشدارێکی کارای تیادا دەکات. لە 2005ەوە تاکو ئەمڕۆ، واتە لەو کاتەوە کە دەستوری عێراق نووسراوە هەتا ئەمڕۆ دەستوری هەرێمی کوردستان پرس نەبووە. تەنانەت لە ساڵی 2017دا کە حیزبەکانی کوردستان بە پێشڕەوی پارتی ڕیفراندەم پیادە دەکەن بە حساب بۆ سەربەخۆیی کوردستان بەبێ دەستوورەکەن. دەیانەوێت دەوڵەتی کوردستان دابمەزرێنن بەبێ ئەوەی دەستورێکیان هەبێ، بەبێ ئەوەی هیچ پلانێکیان هەبێت. جا ئەو پرسیارەی کە لێرەدا بەڕاستی ئەپارڕێتەوە وەکو ئینگلیز دەڵێ بۆ ئەوەی وەڵامی هەبێت ئەوەیە بۆ ئێستا دەستوری کوردستان بوو بە پرس. دەستوری عێراق بۆ دەستوری کوردستان زۆر گرنگە. دەتوانم بڵێم کە دەستوری عێراق چوارچێوەیەشی بۆ دەستوری کوردستان داناوە. بۆ نمونە لە مادەی 170دا هەرێمی کوردستان بە هەموو دەستگاکانەوە دەناسێنێ. لە مادەی 120دا کە مادەیەکی زۆر گرنگە بۆ دەستوری کوردستان ئەگەر بنووسرێ ئەوەیە کە نابێ هیچ مادەیەک لە دەستوری کوردستان ناتەبابێ لەگەڵ مادەکانی دەستوری عێراقدا. وەک دەبینین ئێستا چوارچێوەیەک بۆ دەستوری کوردستان هەیە. شتی دیکەش زۆرە لە دەستوری عێراقدا کە حاڵی حازر پێشێل کراوە. بەر لەوەی یەکە ڕاز باس بدەینە ناو دەریای دەستورەوە و دەست بکەین بە نووسینەوەی، پێویستە بەرچاومان ڕۆشن بێت. دەستوری کوردستان ناتوانێت لە لاپەڕەیەکی سپێوە دەست پێ بکات، بەڵکو
دەستوری عێراق چوارچێوەیەکی بۆ داناوە و دەبێت لە دەستوری عێراقەوە دەست پێ بکات. ئایا کەیزی دەستوری کوردستان چییە؟ یان ئایا دەستوری کوردستان کەیزێکی بەهێزی هەیە؟ من وەڵامی ئەو پرسیارە بە ئەرێنی دەدەمەوە، بەڵام دیارە هەمووی لەسەر ئەوە بەندە دەستوری کوردستان چ لە خۆی دەگرێت. ئەو کلێنە قانونیانە چین کە دەستوری کوردستان پڕیان دەکاتەوە کە ئێمە بەو حەماسەوە بەرەو پیری دەستور دەچین دەبێ کلێنی قانونی هەبن بۆیە دەستورمان پێویستە. جا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو کلێنانە دەستنیشان کراون؟ دەستور دایکی قانونەکانە، دەسەڵاتێکی باڵای هەیە. لە نووسینەوەی دەستوری کوردستاندا پێویستە دوو لایەن لە بەرچاو بگیرێت. لایەنێکیان ئەو قانونانەیە کە ئێستا هەن، لایەنێکی دیکە هەموو ئەو قانونانەی لە داهاتووە دەنووسرێن. ئەبێ هەموو تەبابن لەگەڵ دەستوردا. هەر قانونی ئێستا هەیە لەگەڵ دەستوری کوردستاندا تەبان نەبێت، ئەبێ ئەو قانونە پوچ بکرێتەوە یا هەموار بکرێتەوە. هەر قانونێکی دیکەش کە پەرلەمان لە داهاتوودا دایدەڕێژێ پێویستە لەگەڵ مادەیەشی یان زیاتری دەستوری کوردستاندا گەر بنووسێتەوە تەبابێت. ئەم دەسەڵاتە باڵایی دەستور نابێ فرامۆش بکرێت. دەستوری کوردستان هاوکاری دەستوری عێراق دەبێت. ئەبێ ئێمە ئەو مادانەمان لە دەستوری عێراقدا دەستنیشان کردبێت کە دەستوری هەرێم هاوکار دەبێ لە ڕۆشنکردەوەیاندا. ئەمە کارێکی باشە ئەگەر بکرێ. ئایا ئەم دەستورە هاوکار دەبێ لەوەی کە هەرێم و بەغداد باشتر لە یەکتێ بگەن؟ گەر دەستوری کوردستان نەتوانیە ئەم خاڵانە و چەندین خاڵی دیکەش بپێشێ، بەڕاستی کەیزی نییە. هەڵبەت دەستور دەقێکی قانونی باڵایە، پێویستی بە قانون ناس هەیە. ئەو پرسیارەی کە زۆر گرنگە لێرەدا ئەوەیە ئایا کێ بەشدار دەبێ لە نووسینەوەی دەستوری کوردستاندا؟ ئایا لایەنێکی حیزبی کۆ دەبێتەوە و دەستور دەنووسێ؟ ئەو لایەنە کێ دەستنیشانی دەکات؟ ئایا پەرلەمان لیژنەیەک دروست دەکا و دەستور دەنووسێ؟ ئایا ئەو کەسانی کە دەستور دەنووسنەوە کێ دەستنیشانیان دەکات؟ چونکە بەڕاستی ئێستا دۆخی کوردستان و دۆخی پەرلەمان و دۆخی حکوومەت لەوەدا نییە کە بتوانێت دەستور بنووسێتەوە. گەلێک شلۆقە. ئایا دەرفەت دەبێ کەسانی سربەخۆ بەشداری تیادا بکەن؟ ئایا دەرفەت دەبێ بۆ نمونە ڕێکخراوی نێودەوڵەتی تایبەتمەند لە بواری دەستوردا بەشداری تێدا بکەن؟ هەڵبەت وەکو هەرێمێک کە بەشێکە لە عێراق، ئایا ڕۆڵی بەغداد چ دەبێ لە نووسینەوەی دەستوری کوردستاندا؟ ئایا پەرلەمانی بەغداد دەستەیەک تەرخان دەکات کە بەشدار بن لەگەڵ ئەو دەستەی لە کوردستانە دەستنیشان دەکرێ بۆ نووسینەوەی دەستور؟ ئەمانە هەموو پشتی گرنگن بەر لە دەستپێکردن دەبێ زۆر بەجددی وەربژیرن. ئایا دەستوری کوردستان ڕیفۆرم دەبێ لە دۆخی ئێستادا یان ڕنگدانەوەی دەبێت؟ ئەگەر ڕیفۆرم بێت ئەوە پێویستە چاو بە زۆر لە قانونەکانی ئێستا و دامەزراوەکانی ئێستادا بجێڕینەوە. خۆگەر ڕنگدانەوەی دۆخی ئێستای کوردستان بێ ئەوە مانای ئەوەیە کە ئەو گەندەڵی و ستەم و ناڕەوایی لە ساڵی 1991ەوە بینایی لەسەر دەکرێ هەر هەمووی دەبێ بە قانون، کە ئەمەش کارەساتێکی زۆر گەورەیە. لێرەدا نیگەرانی خۆمتان پێ دەڵێم دەربارەی قەیرانی دەستور. ئێستا پێڵێم قەیران چونکە بەڕاستی 30 دانە ساڵی ڕەبقە دەستور پرز نەبووە لە پڕێکە وەکو قارچک
سەری هەڵدا. ئەو پرسەی کە دەمەوێت بیکەم ئەوەیە ئایا قەیرانی دەستوور بەردەوامبوونی قەیرانی ڕێفراندەمە، چونکە پارتی بیوێت هەرچ واقعەیەک پسە پێنێ قەیرانێکی بۆ دروست دەکات لە قانونی سەرۆکایەتی هەرێم و قانونی دەستگای پاراستنەوە بیگرە تاکو ڕێفراندەم. پارتی لە ڕێفراندەما دەستکەوتێکی زۆری هەبوو. دەستکەوتی لەوەدا نەبوو کە خۆی بەهێز بێت، نەخێر، بەڵکو یەکێتی لاواز بوو. لاوازبوونی یەکێتی پارتی بەهێز کرد. دیارە لە کوردستاندا دەسەڵاتێکی کوردستانی نییە، دەسەڵاتی بنەماڵە هەیە. هەر بنەماڵەیەک لاوازتر بێ ئەوی دیکە بەهێزتر دەبێ. یەکێتی زیانێکی زۆری لێکەوت و زەویێکی زۆریشی لەدەستدا. پارتی زۆر زیرەکانە توانی پێگەی خۆی یا پێگەی بنەماڵە تەواو لە هەرێمدا دابکوتێ. ئێستا هەرێم بەدەست مەسعود بەرزانی و کوڕەکەی و برازاکەیەتی. ڕێفراندەم واقعێکی تازەی هێنایە پێشەوە. نیگەرانی من لەوەدایە کە پارتی دەیەوێت ئەو واقعە بە دەستوری کوردستان پسەپێنێ. دیارە ئەو واقعە تازەیە پێگەی زۆرە، ڕەهەندی زۆرە. لەوانەی من بۆی بچم یەکێکیان پۆستی سەرە کۆمارە. لە غیابی ڕەحمەتی جەلال تاڵەبانی و ڕەحمەتی نەوشیروان مستەفادا پارتی دەتوانێت زۆر پسەپێنێ. من نیگەرانم لەوەی کە ئەم دەستورە بۆ ئەوە بێت پارتی پێگەی خۆی لە کوردستان و لە عێراقدا بەهێزتر بکات. بۆ نمونە دەتوانێت پۆستی سەرە کۆمار بۆ خۆی قۆرەخ بکات. دیارە لە دەستورە نانووسێ پۆستی سەرە کۆمار هەمیشە بۆ پارتیە، نەخێر، بەڵکو دەنووسێ بۆ نمونە ئەو حیزبەی لە کوردستاندا کورسی زۆر دێنێ، یان ئەو حیزبەی لە عێراقدا کورسی زۆر دێنێ، پۆستی سەرە کۆمار بۆ ئەو دەبێت. بەو جۆرە خۆرەغی دەکات هەتاکو ئەو دەوروبەرە نامێنێ. دوایەوە بە قەیرانێکی دیکە واقعێکی دیکە دێنێتەوە پێشەوە و خۆیە خاتەوە سەرەوە. ئەوە پۆستی سەرە کۆمار. دیارە پارتی زۆر دەمێکە ڕیکلام بۆ دەکات کە مەسعود بەرزانی مەرجعی کوردە. من نیگەرانم لەوەی لە دەستوری کوردستاندا مەرجع بچەسپێ. بگەڕێمەوە بۆ پۆستی سەرە کۆمار. پۆستی سەرە کۆمار ئەمڕۆ لە هەموو کاتێک پێویسترە بۆ پارتی، چونکە ئێستا لە بەغداد تەنیا پارتی وێکێتی نین، بەڵکو کۆمەڵێکی دیکەش ئەندام پەرلەمان هەن کە بەڕاستی کاریگەریان لەسەر سومعەی پارتی هەیە. بەوەی کە پۆستی سەرە کۆمار وەربگرێ، پارتی لە دوو لاوە دەیباتەوە. لەلایەکەوە نەک تەنیا هەرێمی کوردستانی داگیر کردووە، بەڵکو بەغداش لە یەکێتی دەسەنێتەوە. بەهۆی سەرە کۆماریشەوە ڕەنگە بتوانێ ئەو دەنگە ناڕازیانەی لە بەغداد هەن کپیان بکات. لەلایەکی دیکەوە کێشەی بنەماڵە چارەسەر دەکات. دیارە من پێشبینیەکەم ئێستا ئەگەر نێچیر بچێتە بەغداد ئەو دەم ئەو کێشەی بنەماڵەیە لە هەولێر نامێنێت، چونکە لە هەولێردا جێگەی نێچیر و مەسرور پێکەوە نابێتەوە. خۆ ڕەنگە یەکێکی دیکە لە گەنجەکانی بنەماڵە ئامادە بکەن بۆ پۆستی سەرۆکوەزیران و پۆستی سەرۆکی هەرێم بدەن بە مەسرور بەرزانی. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.